بەڕێسی وافەندی سەرۆکی فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. کاکی وا زۆر بەخێر بێی. ئەو سیستەمەی کە ئەم سەرژمێریەی گشتیەی پێ ئەنجام دەدرێت لە سەرتاسەری عێراق چەند پێشکەوتووە؟ سیستەمێکی چۆنە؟ یەکەم شت بابینە سەرەوە کە ئەسڵان سەرژمێری بۆ ئەکرێت. سەرژمێری ئەو وڵاتانەی کە سەرژمێری تیایاندا ئەنجامەدرێت ئەو وڵاتانن کە لە ڕووی دیجیتالیوە پێشکەوتوو نین. بۆ تۆ گوێدە نابێت لە وڵاتی لە وڵاتانی ئەوروپی یان غەربی یان پێشکەوتوو شتێک بەناوێت تەنانەت لە تورکیا شتێک بەناوێت تەداد سوکانی نییە. بۆ چونکە تەداد سوکانی محاولەیەکە لە نەبوونی سیستەمەکانی تری دیجیتالی بۆی هەندێک داتا دەستکەوێت بۆی هەندێک کار لەسەرکە، یعنی بۆ تەداد بۆ زانیاریە، زانیاری بۆ بڕیاردانە. نەبوونی سیستەمەکانی دیجیتالی واکە تۆ مەجبور بی شتێک بەناوی ئەحسا یان تەداد سەرژمێری دروستەکەی. لە دروستکردنی سیستم بۆ سەرژمێری زۆر گرنگە کە ئەو لە چەند بابەتێکی کە دەبێت ڕەچاو بکرێت. یەک دەبی لە ڕۆی شەفافیەتەوە شەفابی، دوو لە ڕۆی سیستم ئارکیتێکچەرەوە دەبی سیستم ئارکیتێکچەرکی زۆر پێشکەوتوی هەبیتن، پاراستنی زانیاریەکان دەبێت زۆر بەڕێکوپێکی بیت. ئەوەی کە فەرمانگەی ئێمە یعنی ئێمە لەگەڵ وەزارەتی پلاندانانی عێراق لەگەڵ وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان بە تێر و تەسەر چوون ناو بابەتەوە مۆری قبولی فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری لەسەر ئەو سیستەمە نییە کە بۆ لەو تعدادە بەکاردێتەوە. نەخێر چونکە هیچ بەرچاوڕوونیەک لەلایەن ئێمە لەسەر ئەو سیستەمەیە نییە. ئەوە ڕاستیمە لێرە ئەوە نییە کە من بڵێم شبهە و ئبهام بەخەمە سەر سیستەمەکە، بەڵام لە دنیای ئێمەدا لە دنیای دیجیتالی متمانە پێکردن لەسەر ئەساسی وردبوونەوە و پرۆتۆکۆل و چەکردنی سیستەمەکانە لەسەر ئەو ئەساسە دروست نابێتن کە لایەنێک خۆی بیڵێتن. ئێمە هیوادارین کە پرۆسە بە باشی بچێتە پێشەوە، بەڵام لە ڕووی سیستم و تەکنۆلۆژی ئەوانە لەو ئاستانیە کە لە تموح ئێمە بوو بێتن. سیستەمەکە پێش ئێستا لە ئوردن بەکار هاتووە، هەر خودی ئەو سیستەمان هێناوە جارێکی تر بۆ عێراق گۆڕانکاریان تیا کردووە. تەنانەت لە مەرحەلەکانی بیدایی کە ملاحەزەمانە کرد هەندێک خەریتەی ئوردنی هەر تێدا بوو، کەواتە ئەتوانرا زۆر 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 لەوە باشتر بێتن، بەڵام حاڵیان لەو وەزادانی کەتیانی ناتوانین شێوەی کە ئێستا کارەکەن پێتان وایە توانن چی بەدەست بخەن؟ ئەوەی کە پێویستە، ئەوەی کە مەبەستیانە بەدەستی هێنن؟ حالیان ئەو سەرژمێریە حکوومەتی هەرێمی کوردستان بە بڕیارێکی سیاسی کردوێتی. ئێمە وەکو فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری ڕامان لەسەرەوە نەبووە. ئەو ڕامان بە فەرمی بە وەزارەتی پلاندانانی خۆمان ڕاگەاندووە، بە جەنابی سەرۆکۆژیان ڕاگەاندووە. بڕیارەکە بڕیارێکی سیاسی کە باشداری بکرێتن. حالیان ئەو ئستفتاء ینی بڵێن ئەو سەرژمێریە مجازەفەیەکە کە هیوادارم بە مەسلحەتی مەتەواو بێت، بەڵام ئەگەر ئێمە بوونایە ئەو ریسکەمان ناکرد، چونکە لە هەڵبژاردنێکە تۆ 4 ساڵ لە مەترسیدایی لە سەرژمێریەکە ئەگەر بێت و ئەو مجازفەی بکەیت و بەدڵت تاوانە بێتن ڕەنگە چونکو داتا لەسەر ئەو داتای بڕیار ئەدرێت. کەس بیری نایێتەوە کە ساڵی 57 ئەحسا کراوە ئەو کاتە کێ سەرۆک وەزیران بووە، کێ وەزیری پلاندانان بووە، بەڵام نەتایجی هەتا ئێستاش تەسیری سلبی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان هەیە. هیوادارم بە باشی بچێتە پێشەوە، بەڵام ئەگەر پرسیاری جەنابەت ئەوەیە لە ڕووی دیجیتالی و ئایا ئێمە سیستەمان پێ سیستەمێکی باش و پەسەندە، من ئەتوانم بڵێم نەخێر، چونکە بەرچاوڕوونیمان نییە لەسەری بەتەواوی. باشە کاکیوە ئەم سیستەمەکە ئەم داتا و زانیاریانە وەردەگرێت، دەکرێت بڵێن هاک دەکرێم سیستەمە گۆڕانکاری تێدا هەموو سیستەمەک هاک ئەکرێت. لێرە مەترسی ئێمە لە هاکردن نییە، مەترسی ئێمە لەوەدایە کە لە سەرژمێریەکانی پێشوو کە بە وەراق ئەکرا داتای هەرێمی کوردستان لە محافەزاتی هەرێمی کوردستان کۆکراوە لەسەر وەراق، یان لە بەردەستی خۆت بوو. ئێستا شێوازی ئەو سەرژمێریە بە شێوازێکە کە داتا ڕاستە و خۆ لە بەغایە، ئەو یعنی بە تەواوی لە بەڕەحمەتی ئەوانی کە چیت پێشان بن، هیچ مەکانیسمێکی وانە، تەنها مەکانیسم ئەوەیە کە من متمانە و بڕوان بە زیرەکی و بە لێهاتووی وەزیری پلاندانانی خۆمان هەیە، بریکاری وەزیری پلاندانان هەیە. هیوادارم ئەوان باردۆخان کۆنتترۆل کردبێتن. کۆنتترۆل لە ڕووی دیجیتالیوە لەسەر ئەو پرۆسەیە نییە. میوانێکم هەبوو پێش جەنابەت لێرە باسیەوەی کرد کە ئەم سەرژمێریە هێندە سەرژمێریەکی سیاسیە، هێندە بۆ ڕەهەندە ئابووری و گەشەپێدان و بابەتەکانی دیکە نییە، کەوایە پێتان وایە ئەم سیستەمەکە بەکارهێنراوە زۆر بە ئاسانی دەتوانرێت بۆ مەرامی سیاسی خۆیان بەکاری بێنن؟ بێگومان. تۆ کە خۆی سەرکە
پێش ئێستا باسم کرد وتم تۆ سەرژمێریەکەی بۆی زانیاری دەستکەوێت بۆی بڕیا بیت ئەگە بتۆی بڕیاری سیاسی پێ بیت ئەتوانی بڕیاری سیاسی پێ بیت بتۆی بەکاری بینیەوە وەکو سلاح لە زدی جهاتێک ئەتوانی بەکاری بینیەوە بتێ بۆ مەبەستی گەشە پێدان و ئابووریش بەکاری بینیەوە ئەتوانی بەکاری بینی خەنجەرێکی دووسەرەیە کێشکە لەوەدایە ئەوان ئەزانن چەند کەس لە هەرێمی کوردستان هەیە بە دڵنیایی بەڵام تۆ نازانی ئەو ژمارێکی ئەوان پێدەن وایە یان وانە بۆ نمونە یعنی بێجگە لەوەی کە مەخافی لەسەر ناوچەکانی مادەی 140 هەیە هەر خودی مەخاف لەسەر خودی شاری هەولێر هەیە لەسەر شاری سلێمانی هەیە ئێستا بە سەدان هەزار خەڵکی غیرە کورد لە هەولێر نیشتە جێوێ ئەوانە چۆن تەعاملیان لەگەڵ کرد دواتر ئەو ڕقەمانە چۆن بەکاردێنەوە بەرچاوڕوونی نییە بەڵام هیوادارم وەزارەتی پلاندانی حکوومەتی هەرێمی کوردستان بیری لەمەوە بابەتانە کردبێتەوە کاکی وایش بە هیوادارم ناکرێت خۆشتانەوە باشتر دەزانن ئەم کێشانە زیاتر کێشەی تەکنیکین یان بە مەبەست باشەوەی لێکراوە ینی ئێوە گەر لە سەرتاوە لەگەڵیان بوو بێتن حتمما لەوە تێگەیشتون لە عێراق بەگشتی ئاراستەیەکی دژە کورد هەیە یعنی لە هەموو ئەو کارانێک کایەکەن بەداخەوە یعنی ئاراستەیەکی دژی هەرێمی کوردستان و زایفکردنی هەرێمی کوردستان هەیە لە هەڵبژاردن وایە لە داڕێشتنی بودجە وایە لە انتخابە لە دیاریکردنی پشکی هەرێمی کوردستان لە بودجەی عێراق هەروە بووە تەنها یەکشی لێرە کە تۆزێک ئەتوانم بڵم دڵم خۆش کات ئەوەیە کە ئەوەی کە من ملاحەزەم کرد بێت عێراق خۆش یعنی وەزارەتی پلاندانانی عێراق لە ڕووی تکنیکی ئەو توانە تکنیکە بەهێزانە نییە کە بڵێن وەڵاوانەش ئەتوان لە ڕووی دیجیتالی وە وەکو سلاح لە هەرێمی کوردستان وەکو سیستم بەکاری بینەوە کێشکە لەوەدایە ئەوان خۆشیان ئەو هەموو ئەو پرۆژان ئاوتسۆرس کردووە وەکو کۆنتراکتێک داوێنە بە کۆمپانیاکی کاتی تایبەت ئەو کۆمپانیە کە زیاتر ئێستا ڕۆڵە بینەوە کەواتە ئەم داتا و زانیاریان ناچنە بەردەستی کۆمپانیایەکی تایبەت ئەو بۆ ئەو پرۆسەیە لە بەغا داتا سنتەرێک ئامادەکراوە کە زانیاریەکان لە ڕێگەی ئەو تابلێتەنەوە لەوێ کۆکرێنەوە ئەوانەی کەلنە ئەو داتا سنتەرە تیمی تکنیکا و تیمە تکنیکە لەوێ ئیشەکە تیمی تکنیکی وەزارەتی پلاندانانی عێراق نییە چونکە وەزارەتی پلاندانانی عێراق ئەو توانات تکنیکیەی نییە کە ئەو داتا سنتەرە بەڕێوە کۆمپانیەکان لەژێرەوە کۆمپانیەکان بەڵام کۆمپانیەکان کۆمپانیای سربەخۆنیان سەر بەلایەنەکانی عێراقین کۆمپانیای سربەخۆ لە عێراق نییە شتێک نییە بە ناوی ینی کۆمپانیەکان زۆربەی هەر کاتەکان بە ناوەک لە ناوەکان بە ئاراستێکی تایبەتە شکێنەوە کەواتە دەستکاریکردنی زانیاریەکان گۆڕانکاری لە ئەرقامەکان لە ژمارەکان ئەمانە پێشهاتێکن کە دەکرێت چاوەڕێیان بکرێت لە ڕووی دیجیتالیوە تۆ بڵێ دەستکاری ئەو داتانە ناکرێت ئەتوانی بیکە ئەگەر نیەتەکە وابێت ئەتوانێت لێرە بۆیش هەموو جارێک ئێمە لە پەیوەندەکانمان لەگەڵ سەرۆکاتی حکوومەت لەگەڵ وەزارەتی پلاندانی خۆمان ئەومان وتومانە بۆ ئەوەی دڵنیابینەوە ئەبێ بەو ئاراستە بڕۆن و تەنانەت تا ئاخرین لە حەزاتیش بڕیار وا بوو کە داتای هەرێمی کوردستان لە داتا سنتەری حکوومەتی هەرێمی کوردستان کۆ بێتەوە بە شەفافیت و دواتر بچێ بۆ بەغا ینی لە چەند دقیقە بچێ بۆ بەغدا بۆی بەرچاومان ڕۆن بێت بەڵام ئێستا نادرێ بە ئێوە لە ئاخرین لە حەزە ئەوەشان ڕافز کردەوە ینی وەزارەتی پلاندانی عێراق ئێمەی بەشدار کرد لە پرۆسەکەیە بڕیارماندا بۆی کە بەرچاوڕوونی هەبێتن کە داتاکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان بێت تەنانەت چەند بژاردەیان بۆ ئێمە دیار کرد ئۆپشنی A و B و C کە کامەتان دەوێت ئەو ئۆپشنی کە هەڵمان بژارد ڕەفسیان کردەوە ئۆپشنەکانی ترشیان ڕەفس کردەوە حالیان داتای هەرێمی کوردستان هەمووی ڕاستەوخوا چتە بەغدا لە بەغدا جارێکتر ئەوەی کە ئەوان بیانەوێت ئەیدەنەوە بە وەزارەتی پلاندانانی خۆمان ئەوە حقیقەتەکە زۆر سپاس بەڕێسی وافەندی سەرۆکی فەرمانگەی تەکنۆلۆژیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان بەخێر بێت